دوای کۆتایی هاتنی کارەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی و گۆڕینی ناوی حیزبەکە بە کۆمەڵی دادگەری کوردستان، ئەندامانی کۆنگرە و کادر و کارگێڕ و ئەندامانی مەڵبەند و ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵ لە گەرمیان بەڵێنی بەردەوامبوون لە خەباتی مەدەنی و کوردایەتی و درێژەدان بە کاروانی خزمەتی ئیسلام و کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕێگەی حیزبەوە دووپات دەکەنەوە. ئەو گۆڕانکاریانەی کە لە نێو کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری ڕوویدا پێویست بوو بۆ ئەمڕۆی هەرێمی کوردستان و ناوچەکە، لەبەرەوەی هەموو گروپ و حزب و لایەن یەک پێویستی بە نوێبوونەوە هەیە. کۆمەڵی ئیسلامی ئێمە وا ئەیبینین کە کۆمەڵی ئیسلامی تەنها کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەیەکان نییە کە ئەندام و ڕێخستنەوەیە بێ، چونکە ئەمڕۆ لە کورسانە خەڵکێکی زۆر ئومێدی بە کۆمەڵی دادگەری هەیە، بە حکمی ئەوەی کۆمەڵ خەڵکێک ئومێدی پێ هەیە، خەڵکێک سکاڵا و داواکاری و ئەو جیلەی کە خەڵکی مافخورا و بەشمەینەت و ستەملێکراوە زۆر جار هانای خۆیان بەلای کۆمەڵە هێنن، بۆی کۆمەڵ بتوانێت ئەو هەموو خەڵکە لە باوەش بگرێ و بتوانێت خۆی بەڕووی خەڵکا بکاتەوە و بتوانێت کەوا دیفاع لە هەموو ئەو خەڵکە بەشمەینەت و مافخراوانە بکە کەوا لەلایەن دەسەڵاتدارانەوە زوڵمیان لێ ئەکرێ. ئەندامانی کۆنگرە لە گەرمیان پێیان وایە سەرجەم گۆڕانکاریەکانی کۆنگرە پێویستیەکی ئێستای هەرێمی کوردستان و ناوچەکە و تەواوی ئەندامانی حیزب بووە. دەشڵێن نوێبوونەوەی حیزب پەیامێکی دڵسۆزانەی بۆ ڕای گشتی هەڵگرتووە و سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە کۆمەڵ هەمیشە لە بەرەی گەلدا بووە و لە پێناو خزمەتی زیاتر بە چین و توێژە جیاوازەکان هەمیشە ئامادەی گۆڕانکاری و فراوانکردنی چەتری حیزبەکەی بووە. بەڵە دیارە ئێمە و ئەندامێکی کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان کە بەشدار بووین، خۆشبەختانە بە شێوێکی زۆر سەرکەوتوانە کۆنگرە کار و چالاکیەکانی خۆی ئەنجامدا و کۆنگرەیەکی زۆر ڕاستەقینە بوو لەوەی کە ئەو گۆڕانکاریانی کە پێویست بوون بۆ ناوخۆی حیزب بۆ دەرەوە کە داخوازەکانی جەماور و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بوو لە ڕابردوودا تەواو جێبەجێ کراوە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە. هەموو گۆڕانکاریانە چێ خۆنیۆکردنەوەی حزب پێرە و پرۆگرامی ناوخۆ هەروەها گۆڕینی کۆمەڵێک دەستەواژە و لە ناوی حزبەوە هەروەها لە ناوی سەرۆکی حزبەوە ئەوانە بۆ خۆی بە مانایەکی ترگەشە بە کاروانی کۆمەڵی ئیسلامی دەن لە خەباتە و خۆشبەختانە کۆمەڵ لە گەشەیەکی ڕاستەقینەدایەوە بەرەو کاروان و خەباتی چالاکی مەدەنی هەنگاوەنێت. 18 و 19 ئەم مانگا کۆنگرەی چوارەمی کۆمەڵ لە شاری سلێمانی بەڕێوە چوو، تێیدا چەندین گۆڕانکاری لە پەیڕە و پرۆگرام و ناوی حیزب و کەسی یەکەم ئەنجام درا بە ئامانجی گەیاندنی پەیامی دادگەری و ئیسلامەتی و کوردایەتی و گشتاندنی هەڵوێست و خزمەتەکانی کۆمەڵ بە تەواوی هەرێمی کوردستان. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.